شەوی ڕابردوو زۆر بەچڕی دۆڵی باڵیان بردوماکرا هەر لێکە لە گوندەکانی ڕێزوێرکە و قەڵات کەوتنە بەرهێم هێرشە لەو هێرشە خۆشبەختانە زەرزیانی گیانی بەدواوە نەبوو بەڵام زەرزیانێکی زۆری مادی بەدواوە بوو وەکو دەبینین تۆڕی کارەبای نیشتیمانی ڕێگای سەرەکی دۆڵی باڵیان وەروەها ڕز و باخ و خانووی هاوڵاتیان زیانی زۆریان بەرکەوت لە کاتی ڕووداوەکەەوە دیارە ڕێگای هاتوچۆ گیرا سەر لە بەیانی زوو تیمەکانی شارەوانیمان توانیان ئەم ڕێگای بەڕووی هاوڵاتیاندا بکەنەوە و لە ئێستاشدا تیمەکانی ناحی قەسری کارەبا هاتوون بۆ چاکردنەوەی تۆڕی کارەبای نیشتیمانیش ئەمە جار یەکەم نیکە ئەم ناوچانە بردومان دەکرێت و لە هەموو بردومانانە زەرزیانی زۆری بەر پرۆژە خزمەت گوزاریەکان و هەروەها ڕز و باخی هاوڵاتیانی ناوچەکە گەیشتووە. زیانەکان هەم زیانی خزمەت گوزارینە و هەم زیانی هاوڵاتیانیشن ئێمە زیانە خزمەت گوزاریەکانەوە لە ئەوڕۆ دەستمان پێ کردووە و هەوڵ دەدەین ئەو ڕێگای تێک چوە یان پسرانی کارەبا ئەوانە چارەسەر بکرێت لەلایەن لە ڕێگای لایەنە پەیوەنددارەکان وان بەنسبەت زیانی هاونیشتیمانیانیش بەڕێوەبەری ناحیا لێژنەیەک پێک دێنێ بۆ ئەوەی بێت زیانەکان ژمارەی زیانەکان بزانی چینە بە هەر هاوڵاتیەک کەوتووە زیانەکانی ئەوەی باست کرد مزگەوت و یان هەر شوێنێکی تر زیانەکان ڕەچاو بکرێ بۆی بتوانرێن لە داهاتوو چمان بۆ ئەن پێدەکرێەوە زیانەکانی خزمەت گوزاریش هەوڵ دەدەین ئەو خزمەت گوزاریانەی کە پەچیان کەوتووە بتوانین بگەینەوە هاونیشتیمانیان.